میانی یەکەمیشمان بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبێت ئەوڵی کۆمەڵی ئەگەر هاوڕێنمان ئامادە بن. هاوڕێ ئیبراهیم ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا بەشداریتان کرد. هەموو کاتێکتان باش و سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی عزیزتان. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووین بە دیدارتان. هاوڕێ ئیبراهیم، ئێمە لە دوێنێەوە بەرنامەی ڕاستەوخۆمان بووە و ئەمڕۆژ لە دوانیڕۆدا دووبارە ڕاستەوخۆ ئێمە لە خزمەت بینەرانی ئازیزمان بوون. کۆمەڵێک پەیام و دەستخۆشی هاتووە و زۆریان پێباش بۆ جگەلەوەی کە دڵخۆشن زۆر دەستخۆشییان کردووە لە ئەم کارە هاوبەش و ئەم کۆدەنگی کە حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان پێکیان هێناوە. ئەمڕۆ زۆر باس لە خودی وەزعیەتی کۆماری ئیسلامی کرا لە دوای ئەو مشکستانی کە لە ناوەوەی لە دەرەوە هێناوێتی و ناوەش خودی ئابوووریەکەی ڕووخاوە، ینی توانایی هیچ داواکاریەکی کۆمەلگای نییە. لێرە میوانانی بەڕێز زۆر بە وردی باسییان کرد، بەڵام من پێم باشە پرسیاری ئەوڵم لە بەڕێستان ئەوە بکەم، گرنگی ئەم بانگەوازە هاوبەشە کە لەلایەن حیزب لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا بۆ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەمبە 3 ڕەبەدان لە کوردستان، پێم باشە قسەی ئێوە بێستین لەسەر گرنگی ئەم بانگەوازە. هەرچەندی قەیرانی ئابووری و سیاسی و نێودەوڵەتی کۆماری ئیسلامی قوڵتر و بەرینتر دەبێتەوە، هەرچەندی شکستەکانی بەرچاوتر دەکەوێ و هەرچەندی داماوی ئەوان لە دیاریکردنی ڕێگاچارەیەک بۆ هاتنەدەر لەو بۆحرانانە زۆرتر بۆ کۆمەڵانی خەڵک دەردەکەوێ، لە هەمان کاتدا لە کوردستان دەغدغەیەکی تازە سەرهەڵدەدا. ئەویش نیگەرانی و دەغدغەیەکی تازە کە دەڵێن داخوا حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەرامبەر بەو بارودۆخە چۆن هەڵوێز دەگرن، چ کاردانەوەیکی لێ دەکەوێتەوە ئەو شەرایطە سیاسیە بۆحرانیە. ئایا ئێمە دەکەوینە بارودۆخێک کە بارودۆخێکی شۆڕژگەڵانە کە دەماوەری خەڵک دەست لە ناودەستی یەکتر ناوەندەکانی دەسەڵاتی خۆیان لە خوارەوە یەکە بە یەکە پێک دێنن و وردە وردە بە دیلی دەسەڵات لە کوردستان و دوایش لە هەموو ئێران ساغ دەکەنەوە، یا خێر و ئەو بۆحرانە بەلانی خراپیدا داوێنی کۆمەڵانی خەڵک دەگرێت. ئەوانە سوال و دەغدغەی خەڵکە. نیگەرانیان ئەوەیە کە ئایا ئەو پەیوەندی نێو حیزبە سیاسیەکان کۆمەک دەکا بە گەشەکردنی ئەو خەبات و تێکۆشانە، یا ڕێگر دەبێت لە بەدیهێنانی سەرکەوتنێکی کەم زەرەرتر و کەم تەلەفاتر. ئەمە مەشغەڵەی خەڵکە و هەمیشەش بووە ئەڵبەتە، بەڵام هەروەکو باسم کرد هەرچەندی قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، قەیرانی کۆمەڵایەتی، ئەو قەیرانە گەورانی کە بەربینیان بە کۆماری ئیسلامی گرتووە، هەرچەندی ئەوە قوڵتر و بەرینتر دەبێتەوە، هەم نیگەرانیەکە و هەم چاوەڕوانیەکە زیاتر دەبێت. لەوها کاتێکدایە کە دەبێت ئێمە ڕێگایەک ببینینەوە بۆ ئەوەی کە نیگەرانیەکانی خەڵک بڕەوێنینەوە، یعنی نیشانی بدەین کە نەکەر ئەو بارودۆخە بە زەرریان هەڵناگەڕێتەوە، نەکرد دژواری ژیانیان و خەباتیان زۆرتر ناکا، بەڵکە بە هەماهەنگی و هاوکاری هێزە سیاسیەکانی کوردستان ڕێگای سەرکەوتن ئاسانتر دەبێتەوە. چونکە دەزانی فەرقی کە کوردستان دەگەڵ باقی شوێنەکانی دیکەی ئێرانهەیەتی ئەوەیە کە کوردستان کۆمەلگایەکە کە چاوی لە حیزبە سیاسیەکانیەتی، ئێتر هەر کەسە بە پێگەی چینایەتی و سیاسی و هەڵوێست و ڕێباز و استراتیژی خۆی. لەوەها کۆمەلگایەکدا کە بەو جۆرە چاوەڕوانی هەیە لە حیزبە سیاسیەکان، مەسئلەی هەماهەنگی و یەکگرتووی فەوق‌العادە شتێکی گرنگە. ئەوەی کە ئێستا لەو خۆناغەدا ڕوویداوە هەنگاوێکی ئەرێنی دڵخۆشکەرە لەو پێناوەدا. ئەگەرچی ممکن هەنگاوێک سەرەتایی بێ، جارێ هەر سەرەتای کارەکە بێ، بەڵام هەمان کاتدا دەتوانێت گەلێک مهم بێ. چونکە بۆ یەکەم جار مەسەلەن زۆر بەڕاشکاوی هەموو حیزبە سیاسیانەی کە دەگەڵ یەکتریش نامۆن، دەگەڵ یەکتریش ناکۆکی سیاسیان هەیە، ڕێبازیان چین هەڵوێستی سیاسی و چینایەتی و هەمووانیان جیاوازە، استراتێژیان جیاوازە، بەڵام دیارە خاڵی هاوبەشیان دۆزیوەتەوە بۆ کاری هاوبەش، بۆ هەماهەنگی دەگەڵ یەکتر. ئەوەی کە بەیەکەوە دادەنیشن و بەیەکەوە دیالۆگ دەکەن، ئەوە یەکێک لە خواستەکانی هەمیشەیی ئەمە بوو. ئێمە هەمیشە وتومانە بۆ ئەوەی کە بزانین گیرگرفتەکانی سەر ڕێگای
هەماهەنگی و یەکگرتووی و وحدە لە کوردستان چییە دەبێت دیالۆگ بکرێت و بۆ ئەوی دیالۆگ بکرێت دەبێت فەزایەکی متەمەدینانە و دموکراتیک بخۆڵخێت دەبێت زمانی مناسب بۆ دیالۆگ ببیندرێتەوە ئەمە ئەو سەرەتایەکە من دڵم پێخۆشە و گرنگەکەی لەوەدایە بێتگەرەوانە گرنگەکەی لەوەدایە کە لە مەقطعێکداوە ڕوودەدا کە تعدادێک ئینسان لە ئێران لە کوردستان گیانیان کەوتوتە مەترسیەوە یعنی ئەوە هەست بە مەسئولیەتکردنی حزبە سیاسیەکانە کە لەو خۆناغەدا وردە اختلافات کێشەکان ناکۆچەکان هەمووانە وەلادەنێن و لە پێناوی یەک داخوازی دیاریکراو لە پێناوی یەک داخوازی دیاریکراوکی بریتە لە پێشگرتن لە سێدارەدانی تێکۆشەرانی سیاسی و مەدەنی لە ئێران لە پێناوی ئەوەدا ئەو یەکگرتنە لەو قۆناغەدا دابین دەبێت ئەوە بە بڕای من ئەهمیەتی هەیە هەم بۆ ئەو ڕووداوە دیاریکراوە و بۆ هەموو ئینتزار و چاوەڕوانی دیاریکراوە و هەم بۆ ئەو ئینتزار و چاوەڕوانی استراتێژیکەی کە جەماوەری خەڵک هەیەە بۆ ئەوەی کە ڕێگای سەرکەوتیان ئاسانتر بێتەوە ناکۆچەکان هێزەکانیان بە فێڕۆ نەدا. زۆر زۆر سپاس حاوڕێ برایم با بینە سەر خودی گرنگی مانگرتن تایبەتەن ئەم مانگرتنەی کە داوا کراوە لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان گرنگی ئەم مانگرتنە لەم بارودۆخە کۆمەڵایەتی و مێژوویەدا لە چیدایە و چەندە گرینگە کە دەبێت لەوە زیاتر کار بکرێت لەوە زیاتر خودی کۆماری ئیسلامی ئەوەندە ڕێگە پێدراو نەبێت دەست بێ بۆ ئاوا سزای ئێعدام و جنایەت بڵقێنێت تاوجێگای بە سیاست و ئستراتێژی کۆمەڵە مربوط بێ بانگەوازی ئەم مانگرتنە لە واقعدا بانگەواز بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی نیە ئەمە بانگەواز ئستراتێژی ئەمە هەرچی بێ کەەوە ڕۆشنە چمان دەبێ و بەرنامەمان و هەمووانە بەڵام ئەو بانگەوازە دیاریکراوە بۆ یەک هەدەفی دیاریکراوە نابێ شتی زیادی پێوە بکێنی دەبێت لە تەواوی هەوڵ و تێکۆشانی ئەمە ئەوە بێ کە کۆمەڵانی خەڵک لە کوردستان گوێبیستی ئەو بن متەقاعد بن بەوەی کە ئێمە بارێکی قورسمان نەخستۆ سەرشانیان ئێمە وەزیفەیەکی غێرەعەمەلی و دوشوارمان و ڕۆژی چوارشەممە سبەینێ نەخستۆ سەرشانیان بەڵکە ئێمە چاوەڕانی ئەوەین کە همت و ئیرادەی جەمعیان بکەوێتە کار و گیانی ئینسانگەلێک نەجات بدە و دەزانین ئەلبەتە ئەگەر ئەو گیانانە نەجاتی پیدا کرد ئەگەر ئەو یەکگرتوویە مسۆگەر بوو ئەوە خۆی هەنگاوێکی گەورەیە بۆ دو ڕۆژش جەماوەری خەڵک بڕوا بخۆی زۆرتر پیدا دەکا کۆماری ئیسلامی حسابی خۆی دەکا و پاشان گرنگی ئەو مانگرتنەوە نەکەر ئەو مانگرتنە هەموو مانگرتەکان لەوەدایە کە ئەو مانگرتنانە لە شرایطی ڕوودەدا کە کۆماری ئیسلامی ئێران ئیجازە نادا خۆپیشاندانی هێمنانەی مەدەنی لە شارەکان بەڕێوە بچێت دەناخۆگە مێتینگ وایە خۆپیشاندان وایە لە شارەکان خەڵک دروشمیان هەڵدەگرت پلاکارد و بنێران هەڵداوەسی شعاریان دەدا کۆبوونەوەیان دەکرد سخۆنرانیان دەکرد و خواستەکەی خۆیان ڕادەگەیان پێویست نەبوو دوکان و بازاری بۆ تاعتیلکە مەدرسە و کارگا و شوێنی کاری بۆ تاعتیلکەن بەڵام چونکە جمهوری ئیسلامی ئیجازە نادابەوە ئەوە ڕێگایەکی هەم لە دەستڕزدایە و ئاسانترە هەم مەدەنیانەیە و هەم جەماوەریشە زۆر مهمە چونکە ئەوە تقریبا وەکو ڕفرەندۆمێک وایە یعنی جمهوری ئیسلامی بەوەی کە سبەی ڕۆژ سبەینێ ڕۆژی چوارشەممە دەبینێ کوردستان یەک پارچە تەعتیل بووە حسابی کاری خۆی دەکا نەکار جمهوری ئیسلامی حسابی کاری خۆی دەکا خەڵکی دیکەش لە دەرەوە لەملا و لەولا ئیتر ئەو حسابی کاری خۆیان دەکەن دەزانن ینی هەڵسەنگاندنێکی واقعی بکەن بۆ ئەوەی کە هەیە لە حاڵێکدا ممکنە فەرزکە خۆپیشاندانێکی چکۆڵە لە جگایك بکرێت ئەترازێکی چکۆڵ لە جگای بکرێت دەتوانێت دعا بکەنەوە عدێکی کەمن بەڵام لەو مانگرتانەی کە تا ئێستا لە کوردستان بەڕێوە چووە هەموویان ئەوە دەزانن بە میلیۆن خەڵکیدا بەشدار بووە بە میلیۆن خەڵکی کوردستان لە دوکاندار و بازاری کاسبکار کرێکار مەدرسەیی خوێندکاری زانکۆ و هەموو ئەوانەی کە لەخەر بە نەوعێک لە نەوعەکان ئەو ڕۆژە تعتیل دەکەن هەموو ئەوانە ئیرادەی جەمعی خۆیان نیشان داوە و ئەوە لەواقعداڵم پەیامێکی زۆر بەهێزە ئەو پەیامە زۆر بەهێزترە لە هەموو نوع حرەکەتێکی دیکە چونکە وەکو دەنگدانێکی جەماوەری وایە وەکو مێتینگێکی جەماوەری میلیۆنی وایە کە لە یەک ڕۆژدا خۆی نیشان دەدا
لەبەرەوە بەڵێ زۆر زۆر گرینگە بەڵام ئەوەی کە بەلامەوە مهمە ئەوەیە کە ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەم مانگرتنە هەدەفێکی دیاریکراوی هەیە دەبێت لەسەر ئەوە پێداگیری بکەین لەسەر هەڵوەشانەوەی هەموو ئەحکامی ئەعدامی کە لە کوردستان و لە ئێران دەرچوون بتابێت لە کوردستان لەسەر ئەو دوو تێکۆشەرەی کە نێویان بەرجەستە بۆتەوە و هەموو ئەوانی دیکەش کەسی دیکەش هەنزۆرن و دەزانین کە ئەمە ئەم ئەهمیەتی ئەو مانگرتنە بە تایبەتمەندێکی دیکەی ئەوەیە لە شرایطێکدا بڕێوە دەچێت کە لە ئێرانیش دەنگدانەوە و ڕنگدانەوەی هەیە ئێستا هەر ئێستا 3400 نەفەر لە هونەرمەندان و کەساتە سیاسەکان و فعالانی چالاکانی مەدەنی و بە ناو ئیمزای خۆیان بەیانیشان بڵاو کردوێتەوە و داوا دەکەن لە کۆماری ئیسلامی واز لە ئەدامکردن ئەو ئێدامانە بێنێ و دەزانین زیاتر لە 32 زیندان ئێستا هەموو سێشەمبانە مانگرتن دەکەن مانگرتن لە خۆراک دەکەن هەموو جۆرە مانگرتێک دەکەن بۆ ئەوەی کە بۆ لە دژی ئەدام و لەژێر دروشمی نابووە ئەدام ئەوە ینی مانای ئەوەیە کوردستان خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەشدا کە پێویستە دەوری پێشڕەوایەتی خۆیان ئەو جارش لەو خۆناغژانشان بدەن بەڵام لە هەمان کاتدا لەسەر ئەم دروشمە و لەسەر ئەو داخوازیە متحید و هاوپەیمانی سەراسەری زۆریان هەیە یعنی من دڵنیام کە سبەینێکە کوردستان یەکپارچە تعتیل دەبێ ئەمە لەگەڵ تەحسین و لەگەڵ خۆشحاڵیەکی یەکجار زۆر پانوبەرین لە هەموو ئێران ڕوبەڕوو دەبێت و لە هەموو ئێران ڕێزی لێ دەگیرێت و دەتوانم بڵێم وەکو چۆن لە شۆڕشی ژینادا ئەو پێشانگایەتی کۆمەلگای کوردستان بە ڕسمیت ناسرا لێرشدا هەر ئەوە ئێمە شاهدی ئەوە دەبین کە کۆمەڵانی خەڵکی ئێران دەرسی لێ وەردەگرن و جورئەت و جەسارەتی زۆرتر پەیدا دەکەن و من ئومێدەوارم و دەتوانێت ئەم شکڵە لە خەبات و فعالیەتی مەدەنی کە زۆریش لە دەستڕەزدایە سبەینێ بە پانایی شکل بگرێ من پێم وایە کە ڕاستە فیداکاری هەیە ئێستا دەزانین دوکانێک تعتیل بێ کارگایەک تعتیل بێ کارگەر نێچێت سەرکار مەسەر حقوقی یا کارمەندێک مەسەر حقوقی تاخیر بێ هەموو ئەوانە مهمە بۆ ڕۆژێکی لەو شرایەتی اقتصادی خراپەدا بەڵام پێم وایە ئەوە لە توانای کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەیە و ئەهمیەتی هەیە کە سبحینێ بە تەواوی معنا پەیڕەو بکرێت زۆر باشە هاوڕێ برایم دیارە لە ڕۆژی مانگرتندا بە زۆر جار بینیمانە هەرواش بووە مەسەلەن ڕژیم هەڕەشە لە خەڵک دەکات لەم ڕۆژانەدا بۆ ئەوەی کە دیارە لە بەشە لە قسەکاندا تیابوو بەڵام پێم باشە ورتر باسی بکەی بۆ ئەوەی کە خەڵک یەکدەنگ و یەک ڕیز بن بەیانی بەڕێستان پێشنیارتان بۆ خەڵکی کوردستان چیە بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە پەرشکۆ شکۆدار و زۆر گشتگیرتر بێت من چاوەڕانیم ئەوەیە لە شرایطێکدا کە فەقیری هەژاری نەداری و داشکان دابەزینی نرخی پولی وڵات کە تقریبان ئەرزشێکی نەماوە و نەبوونی ئیسنەوە ئازادی و دموکراسیەک هەموو ئەوانە وها خەڵکی تووڕە و بێزار کردووە کە ئەو جۆرە هەڕەشە و گڕشانە کاریگەریان نەماوە دەزانم کە ئێرعاو بوو گرتن و زیندان و ئارەخ و کارگەری خۆی هەیە بەڵام ئەوە دەورەیەک بوو ئێستا تقریبان دەمێکە و توانم بڵم لە شۆڕشی ژینا بەولاوە بوو دوای شۆڕشی ژینا ئێمە شاهدی ئەوەین کە سیاسەتی ترساندن و تۆقااندن کاریگەری نییە ئەلبەتە بازشتی هەیە کە هەیە کاریگەری هەبێ مەسەرەنەوەی کە دێک تەبلیغات دەکەن بۆ سەرکەوتنێکی ئاسان نازانم ئەمریکا چ دەکا ئیسرائیل چ دەکا ئەوانە چ دەکا خۆیان بەوە مەشغوڵ دەکەن خەڵک بۆ منتەزیر و چاوەڕان ڕدەگرن یا ئەوەی کەەوە سووریە شەو خەوتین بەیانی هەستین بە شار ڕووخا بەشکەم ئێمە جوابێ ئەو نەوە ئەشتانە تەبلیغ دەکەن ئەوە تورمزێکە ئەمە دەزانم بەڵام وشیاری کۆمەڵانی خەڵ لە ئێران لە ئاستێکدایە کە نە ئومێدێکیان بە جنایەتکارێکی وەکو بەنیامین نێتانیاهو و دەوڵەتی ئیسرائیل هەیە کە ئەو جۆرە خاچی فەلەستین بە خاپور دەکا و مافیان پێشێل دەکات و قەتڵ عامیان دەکات نە ئومێدێکیان بە ئەمریکا هەیە کە تا بووە لە هیچ شوێنێکی دنیا منشە هیچ خێر و خۆشێک نەبووە بۆ هیچ وڵاتێک ئەوە ئەفغانستان ئەوە لیبی ئەوە عێراق کوێت پێ باشە با میسالی بینەوە کە ئەمریکا تێدا دەوری نواندووە و دوایش خێر و خۆشی و ئازادی و ڕفا بۆ خەڵک بە دیاریاتوە ئەوە ژن نییە لەبەرەوە ئەو ئینتزارانە نییە لەلایەکەوە
لەلایەکەوە ئێرعاب و تورساندن و تۆقااندنیش ئیتر کاریگەری نەماوە ئەوەی کە چەندانە فعالشی مەدەنی بانکا و شامونەهارشیان پێ بدا و تەشویقیان کا بۆ ئەوەی کە گۆیا مەسەلەن بەشکەم بچن بە خەڵی بڵێن ئەدام نەکەن وانە ئەگەر جمهوری ئیسلامی ڕاستگۆ باە کە نییە لەو بابەتەوە لەگەڵ بەراوبوونەوەی ئەو فراخانەی ئێمە یەک ڕاگەیاندنی ڕسمی دەدا و ئەلامی دەکرد کە ئەو ئەحکامی ئەدامە هەمووی هەڵوەشاوەتەوە ئەو بێگومان ئێمەش لەو تاکتیکە دیاریکراوە پاشگەز دەبووینەوە جا لەبەرەوە من پێم وایە خەڵک نابێت جۆبدا بوو ناش گوێژ نادا حتمما و پێم وایە سبحینێ ئەو ڕۆژەیە کە دوکاندارەکان دوکانداخان کەسبکارەکان نستە سەرکار کرێکارانی کارگاکان نستە سەرکار خوێندکاران نستنەوە کارمەندانی دەوڵەتی نستنەوە یعنی من دڵنیاتان دەکەم کۆماری ئیسلامی ناتوانێت کۆڵەترین کاردانەوەی شێ بێ لەبەر چی لەبەر ئەوەی کە حرەکەتەکە جەماوەریە لەبەرەوە تەنیا جەماوەری کوردستانیش نییە لەبەرەوە خۆی کۆماری ئیسلامی دەرگیری ئەوەندە قەیران و نابەسامانی هەیە ناپەرژێتە سەر ئەوە شناسنامەی نازان پێم وەرکراوە و دیوا بورن دوکانی چێ لا کۆمۆر کراوە و ڕەنگی پێدا پاشراوە و نازانام چێت ئسمسی بۆ هاتۆ ئەوانە تاکتیکایەکی زۆر زۆر سوچی کەم ئەرزشی ئکسپایر بوونێنی فایدەی نەماوە من چاوەڕوانی ئەوە دەکەم بۆ ئومێدەوارم سبحینێ کۆمەڵانی خەڵک بەو بەدەنگەوە هاتنەی ئێمە هەم ئەو تاکتیکە سیاسیە دیاری کراوە بۆ نەجاتی گیانی ئەو ئینسانانە بە نەتیجە بگەێنن هەمیش مشەوقێک بن بۆ ئەو حزبە سیاسیانە کە ئیتر نەتوانن لەوە پاشگەز بنەوە ئەوە بێتە حرۆمێکی فشاری کۆمەڵایەتی کە ئەوەی تر لانی کەمی تەوەقعاتی خەڵک بێ لە حزبە سیاسەکانی کە چالاکن لە ئەرسەی کوردستاندا. زۆر باشە هاوڕێ برایم من ئەگەر دەکرێت وڵام بەم پرسیارە بدرێتەوە بەپێی ئەم خوێندنەوەی بەڕێستان لە کۆمەلگای کوردستان پێم باشە بزانم بڵم پێشبینی بەڕێستان بۆ بەیانی چییە ئەگەر دەکرێت پێشبینیم ئەوەیە کە خەڵک وەڵام دەداتەوە خەڵک زۆر تووڕەت زۆر ناڕازی ترە لەوانە من دڵنیام لەوەی کە ئەم مانگرتنە لە چاو مانگرتنەکانی پێشوو سەرکەوتوانەتر و هەمەلایەنەتریش دەبێت و دەنگدانەوەی جیهانیشی دەبێت من حەزەکەم ئەوەش بزانم کە بەڕاستی ینی زۆرێک لەو لایەنانەی کە حەز بە و نوع تاکتیکە جەماوەریە ناکەن ئەوە تاکتیکێک و سیاسەتێکی کە جەماوەرتیدا بەهێز دەبێت خەباتی مەدەنی تەقوێت دەبێت خەباتی ئاشتی خوازانەی مسالمەتامی تەقوێت دەبێت زۆر زۆر لایەن پێیان خۆش نییە تۆ تەماشای ئەو مێگا تەلەڤیزیۆنانە بکە ئەوە لە BBC ئەو ئێران ئینتەرناسیۆناڵەوە سەدای ئەمریکاەوەی بۆ هەر خەبەرێکی سادەی چکۆڵە وەختی کە فوی پێدا دەکەن دنیای لێ ئاگادار دەکەن ئەو حرەکەتە گەورە جەماوەریە کە میلیۆنها خەڵک سبحینێ دەرگیری دەبێت کاردانەوەکی زۆر زۆر مختصری لە ڕاگەیانەکانی ئەواندا هەیە ئەوە ئاگاهانەیە بەڕاستی ئەوە جناحێک دەزانێ بە دەسەڵات گەیشتنی یا بوون بە ئالتەرناتیوی ئەو ڕژیمە لەو ڕێگایەوە بە قازان جیاوان تاو نابێ دڵان پێ خۆش نییە جابۆیە کۆمەڵانی خەڵکی کوردستان سبحینێ بە مانگرتی خۆشگشتی خۆیان لە هەمان کاتدا هەنگاوێکی پتە و بەرەو بنیاتنانی بەدیلێکی دیکە بەدیلێکی دڵخۆشکار ئومێدەوار کنندتر و ژیانێکی باشتر بۆ دواڕۆژی خۆیان دەنێن. زۆر باشە هاوڕێ برایم من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان لە کۆتاییدا پامێک یا دواوتەتان دەتانێت ئاماژەی پێ بدەن فەرموو. من دواوتەم هەر ئەو داوای حزبی و شخصی و تشکیلاتیە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دەنگ ئەو بانگەوازە لانی کەم ئەوەی کە کۆمەڵە دێڵە بن هەموو حزبەکان بێکەوە ئەوە زۆر باشتر کۆمەڵە بە تایبەتیش داوا دەکات بێجگەلەوەی کە کات دەگەڵ هەموو حزبەکان بەیاننامەمان ئیمزا کردووە و تێدا چالاک بووین لەگەڵ ئەوەش وەکو کۆمەڵەش داوا دەکەین وەکو کۆمەڵەش داوا دەکەین کە بەدەنگ ئەو بانگەوازەوە بێن چونکە ئەوە سەرکەوتنێکی مێژووی تۆمار دەکات نابێ و فرسەتە لە دەست بدەن کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر زۆر سپاس دەکەین هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبێرەوەی کۆمەڵە بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلویزیۆنی کۆمەڵە بوون. سپاسان دەکەین.